ئاوا بووە حاڵی پێغەمبەران، حاڵی ڕاستگۆیان، حاڵی شەهیدان و پیاوچاکان. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە دوعایەکە لە دوعاکانی ئەفەرمێ: یا ڕەبی لێت ئەپاڕێمەوە و داوات لێ ئەەکەم چێژی بینینی خۆتم پێ ببەخشی، دڵم وا پێ بکەی شەیدای لیقای تۆ بێ. حتى تەنانەت پێغەمبەری ئازیز و خۆشەویست لە کۆتایەکانی تەمەنیا ئەوەندە شەیدای خوا بوو لە ئاخری تەمەنیا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چووە سەر مینبەر و فەرمووی: إن عبدا خيره الله عز وجل بين أن يؤتيه من زهرة الدنيا ما شاء وبين ما عنده فاختار ما عنده، فبكى أبو بكر رضي الله عنه وقال: فديناك بآبائنا وأمهاتنا. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي: عبدك لعبدكاني خوا، بنديك لبندكاني خوا، خواي تعالى سرپشتی کرد، مخيري کرد لبيني دنيا و حرچی لەزەتەکانی دنیا هەیە و لەبینی گەڕانەوە بۆ لیقای خۆی، بەڵام ئەو لیقای خوای پەروەردگاری هەڵبژارد. یەکسەر ئەبوو بەکر دەستی کرد بە گریان، فەرمووی: فیدات بین بە خۆمان و دایک و باوکمانەوە، بە فیدات بین ئەی پێغەمبەری خوا. ئەڵێ سەرمان سوڕما، خەڵکانێک وتیان ئەم پیاوە پیرە چیەتی؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی زەلامێکمان بووەکە کە خوا مخەیەری کردووە لە بینی دنیا و لەزەتەکانی دنیا و لە بینی لیقای خۆی، ئەویش لیقای خوای پەروەردگاری هەڵبژارد. ئیتر ئەم پیاوە بۆ ئەگرێ، بۆ ئەو قسەکە ئەڵێ بە فیدات بین ئەی پێغەمبەری خوا، خۆمان و باوک و دایکمان. ئەڵێ ئێمە نەمانزانی ئەو عەبدەی کە خوا مخەیەری کردووە پێغەمبەر خۆیەتی، و ئەبوو بەکر لە هەر هەمومان زیاتر لە وەزعەکە تێئەگەیشت، بۆیە وای فەرموو. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ماوەیەکی کەم لە دوای ئەوە ما لە ئاخرین لەحەزاتەکانی ژیانیا پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری لەسەر سنگی خۆشەویستترین خێزانەکانی بوو کە دایکمان عائیشە بوو. ئەلەو کاتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم جبریل عليه السلام هاتە لای، مخەیەری کرد لە بینی دنیا و خۆشیەکانی دنیا و پلەپایەکانی دنیا و هەموو لەزەتەکانی دنیا و لە بینی گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. پێغەمبەر صلی الله عليه وسلم عائیشە ئەفەرمێ بینیم پەنجەکەی بەرز کردەوە بۆ ئاسمان و فەرمووی: بەلی الرەفیق الأعلى، بەلی الرەفیق الأعلى، بەلی الرەفیق الأعلى. ئەڵێ لەوێ زانیم فعلمت أنه لا يختارنا، ئەلوێ زانیم پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمەی هەڵ نەبژارد، بەڵکو لیقای خوای پەروەردگاری هەڵبژارد، گەیشتنەوەی بۆ لای خوا هەڵبژارد. یعنی لەو سەرپشکە ئەوی هەڵبژارد، خوای هەڵبژارد، نەک ئێمە. خۆشەویستانم، سیر نەبێ لە لامان پێغەمبەران و پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم شەیدای لیقای خوا بوون. سیر نەبێ لە لامان، عەجیب نەبێ لە لامان. والله یەک لەحزەیەک شەیدابوون، یەک لەحزەیەک، یەک چرکەیەکی کەم شەیدابوونی خوای پەروەردگار لە هەر دڵێک بدا، ئەو دڵە منەوەر ئەکا، ڕێگای بۆ ڕۆشن ئەکاتەوە. یەک لەحزە و یەک چرکەیە شەیدابوونی خوا لە ناو دڵی هەر کەسێکا بێ نایگۆڕێتەوە بە هەموو دنیا و ئەوەی تایایەتی.